کە بانخوازان چەند سنفێکن. بانخوازمان هەیە يدعو إلى حزبه، بانخوازمان هەیە يدعو إلى طريقته، بانخوازمان هەیە يدعو إلى شخصه ونفسه، بانخوازیشمان هەیە يدعو إلى ربه ودينه. ئەوەی کە خەڵک بۆ بانخوازی حیزبیە گرنگ لای ئەو حیزبەکەی شیرین کات و حیزبەکەی لای خەڵک مەقبول بێت، داوا بۆ حیزب دەکە. بانخوازی حیزبیە. بانخوازی طریقات میمەوەی خەڵک بێتە سەر طریقەتەکەی ئەو. بانخواز بۆ نەفسی خۆی نە، ئەمانە لە هەمویان کاری سەترن کە غالب نیفاقیان تێدایە، خوا پەناماندا لە شەڕیان. يدعو إلى نفسه، خەڵک بانگ دەکا بۆ لای نەفسی خۆی. چۆن خەڵک بانگ دەکرێت؟ بانگخوازە بە حساب خەڵک بۆ لای خوا بانگ دەکا، بەڵام وانە قەسەمەن بیللا درۆیە خەڵک بۆ لای خۆی بانگ دەکا. بەچی بزانم؟ 50 کەس گوێ لە وتارەکەی بگرێ، 50 بیر و ڕای جیاوازیان هەبێ، هەر هەمویان ڕازی دەکات، بە هیچیان ناڵێت تۆ غەڵەتیت، بۆی سەرنجی هەمویان ڕاکێشێ، هەمویان بە پیاوی چاچی بزە بەڕاستی ئەمە مامۆستایە. ئێستا خۆی گەورە کرد، خۆی مەقبول کرد لەسەر حسابی چێ؟ حسابی دینەکە، لەسەر حسابی ئەوەی بە باتڵ ناڵێ باتڵ، بە ناحەق ناڵێ ناحەق، بە شیرک ناڵێ شیرک، بە بیدعە ناڵێ بیدعە، بە منکەر ناڵێ منکەڕ. کاکە بادڵی کەس زویر نەبێ. زانی ئێستا من لە پەیجەکەم چەند لایکم هەیە، ئێستا من قسەیەکی ئاوا بکەم کاکە نیوەی دەڕوا، نیوەی لەمەدا گوێم بۆ ناگرێ. ئێبا گوێت بۆ نەگرێ، بۆ تۆ خۆتت دەوێ یا خوای گەورەت دەوێ یا دینەکەی خوات دەوێ. چەندان کەس لۆمە مامۆستا دەزانی لە مووقیفەی کەوتت فڵانە کەس هەڵەیە، دەزانی چەند جەماوەرت لە دەستدا. گوتم جا من کەی بەنیازی هەڵبژاردن بووم، خۆم تەرشیح کەم و دەنگ بەدەست بێنم تاوەکو خەمی ئەوم بێ دەستم دەنگم لە دەستداوە. کاکە دەبێ ئینسان هەوڵی ئەوە بدە خوا ڕازی بێ. وەڵاخر فڵانە قسەم کرد فڵان تووڕە بوو، با تووڕە بێت چی لێ بکەم؟ من ڕاستیەکەی پێ دەڵێم، ڕاستی قبول نییە تووڕە دەبێت با تووڕە بێت، بە من چی؟ نە بەهەشتم بەدەستی ئەوە، نە جەهەنەمیشم بەدەستی ئەوە. بەڵام ئەگە حەق نەڵێم ڕۆژی قیامەت هەر ئەو کەسانە دێن یەخەم دەگرن. تۆ بۆ حەقت نەوت؟ تۆ بۆچی مجامەلەت کردین؟ بۆچی حەقت شاردەوە؟ بۆچی بەس بۆی دڵی ئێمە ڕازیکەی خوای گەورەت تووڕە کرد و حەقیشت نیشانی ئێمە نەدا؟ جامە جۆری بانگخوازی سێهەم چیان؟ يدعو الناس إلى نفسه لا يدعو إلى ربه. هەرچەندە بە ناوی ئیسلامەتیش بێ. جۆری چوارەم خوای گەورە هەمومان بکاتە ئەوان ئەو جۆرە کە يدعو إلى تعظيم ربه، داوای خەڵک دەکا بۆی خوا بە گەورە دابنین، خوا بە تەنها دابنین، خوای گەورە چی پێخۆشە ئەوە بکەین، دینەکە چی دەفەرمێ ئەوە بکەین. ئەوە گرنگە. ئەمڕۆ فلان تووڕە بوو، مشکیلە نیە با تووڕە بێ. ئەمڕۆ فلان ڕازی بوو، بەخوا هەر گرنگ نییە بەلامۆ ڕازی بێ. لەوانەیە سپێنە لە مووقفیش تێدا ئەو تووڕە بێ و جا ئەو ڕازی بێ. بۆیە ڕێضە الناسی غایەة لا تدرك. ڕازیبوونی خەڵکی غایەتێکە ناگەی پێی. کاکە خەڵک هەمووی لە خوا ڕازی نییە، لە پێغەمبەران ڕازی نییە. ئێستا لە من و تۆ ڕازی بن، ئیش بۆ ڕازیبوونی خەڵک مەکە، ئیش بۆ ڕازیبوونی ڕەب العالەمین کە.